خۆشەویستان سڵاوتان لەبێت هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی پێشنیوەڕۆی ڕۆژی سێشەممە. ئێستاش سەردەڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە کوردستان و کرماشان، برینداربوونی چەند کۆڵبە لە سنووری نەوسود، سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی شنۆ، دەست بەسەرکردنی 5 هاوڵاتی لە شارەکانی شنۆ و پیرانشار، ژاراوی بوونی چەندین کەس بەهۆی خواردنی ئاوی پیس لە ڕوانسەر، قەیرانی سوتەمەنی نان و ئاو لە سیستان و بەلوچستان، سەپاندنی سزای زیندان بەسەر توماچ ساڵحی لەلایەن ڕژیمەوە و ناڕوونی چارەنووسی چەند چالاکی ژینگەی بەندکراو لە ئێران. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە کوردستان و کرماشان بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەممە 19 مانگی پوشپەڕ، خانەنشینکراوانی مخابرات لە پارێزگاکانی کوردستان و کرماشان هاوکات لەگەڵ خانەنشینکراوانی ئەو ڕێکخراوەیە لە ئۆستانەکانی خۆراسانی ڕەزاوی، فارس، خوزستان و تاران دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. بە پێو ڕاپۆرتە خانەنشینکراوانی مخابرات بەپێی ڕەواڵی هەرحەوتوو لە ئاستۆخی خراپی ژیان و مەعیشەت کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە بردووە. خانەنشینکراوانی مخابرات خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بەپێی هێڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بۆ خۆیان و بنەماڵەکانیان بوون. برینداربوونی چەند کۆڵبەر لە سنووری نەوسود. ڕۆژی یەکشەممە 18 مانگی پوشپەڕ چەند کۆڵبەر لەوانە کۆڵبەرێکی تەمەن 33 ساڵ بە ناوی ئیدریس ڕەحمانی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، هێزە سنووریەکانی ڕژیم لە شاری نەوسود ڕاستەوخۆ تەقەیان لە کۆمەڵێک کۆڵبەر کردووە و بەهۆیەوە چەند کۆڵبەر بە سەختی بریندار بوون. ناسناوی یەکێک لەو کۆڵبەرانە بریتیە لە ئیدریس ڕەحمانی تەمەن 33 ساڵ و خەند ببورن، خەڵکی سەلاسی باوەجانی، خێزاندار و باوکی دوو منداڵە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی شنۆ. بەپێی راپۆرتەکان دوو هاوڵاتی بەناوەکانی مۆبین ڕەسوڵتاب و مهران حەسەنزادە خەڵکی گوندی گەردکشانەی سەر بە شاری شنۆ کە لە ڕەوتی شۆڕشی ژینا دەست بەسەرکرابوون لەلایەن لقی 101 دادگای کەیفەری دووی ئەو شارە سەرجەم بە 1 ساڵ و 9 مانگ زیندان محکوم کران. ئەو دوو هاوڵاتیە ڕۆژی چوارشەممە 6 ڕێزبەری 1401 لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەمنیەتی ورمێ گوازرا بوون. بەپێی زانیاریەکان، مۆبین ڕەسوڵتاب بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی ملی بە 1 ساڵ زیندان و مهران حەسەنزادە بە هەمان تۆمەت بە 9 مانگ زیندانی تەعزیری محکوم کراوە. دەست بەسەرکردنی 5 هاوڵاتی لە شارەکانی شنۆ و پیرانشار. ڕۆژی دووشەممە 19 مانگی پوشپەڕ 4 هاوڵاتی لە پیرانشار و هاوڵاتیەک لە شاری شنۆ لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. بەپێی راپۆرتەکان، هێزەکانی حکوومەت لە پیرانشار 4 هاوڵاتیان بەناوەکانی ئەیوب عەبدوڵڵاپور خەڵکی گوندی شێناباد، یاقوب فەتاحی خەڵکی گوندی بادیناباد، شۆڕش ئیبراهیمی خەڵکی گوندی گرەگۆڵی خوار و ئیدریس نەوبەخت دەست بەسەر کردووە. هەروەها هێزەکانی ئیدارەی ئیطلاعات لە شاری شنۆ هەڵیان کوتاوەتە سەر ماڵی سولەیمان شاروێرانی خەڵکی گوندی سەید ئاباد و ناوبراویان ڕفاندووە. جێگەی ئاماژەیەکە هۆکاری دەست بەسەرکردن و شوێنی ڕاگیرانی ئەو 5 هاوڵاتیە ڕوون نییە و بە دووادارچوونی بنەماڵەکانیان بێ ئاکام ماوەتەوە. ژاراوی بوونی چەندین کەس بەهۆی خواردنی ئاوی پیس لە ڕوانسەر. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەممە 19 پوشپەڕ چەندین هاوڵاتی خەڵکی گوندی شایەنگانی سەر بە شارستانی ڕوانسەر بەهۆی خواردنی ئاوی پیس ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەوەتەی سەرچاوە خۆجەیەکان، هۆکاری ژاراوی بوونی ئەو هاوڵاتیانە پیسبوونی ئاوی مەخزەنی گوندەکە بووە و پاش ئەو ڕووداوە ئیدارەی بێهداشت کاری خاوێنکردنەوە و گواستنەوەی نمونە میکرۆبیەکان بۆ تاقیگەی ئەنجام داوە. هەروەها هاوڵاتیانی ژاراوی کراو بۆ نەخۆشخانە ڕاگوێزراونەتەوە و ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان.
قەیرانی سوتەمەنی نان و ئاو لە سیستان و بەلوچستان. بەپێی ئەو گرتە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هەر شوێنێکی ئۆستانی سیستان و بەلوچستان تەماشا دەکەی، ریزی گاز، بەنزین، ئاو و نانە و خەڵکی هەژاری بەلوچ لە دەست ئەو بارودۆخە وەزاڵە هاتوون. بەوتەی هاوڵاتیان، ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی بنزین، نان و گاز بەپێی کارتی ملی بڵاو دەکاتەوە و پشکی هەر کەس و بنەماڵەیەک دیاری کراوە و ناتوانن ئەزافە وەربگرن. هەروەها خەڵکی هەژار ناچارن چەند کاتژمێر لە گەرمای 50 پلەیدا ڕاوەستن بۆ ئەوەی کەپسولێکی گاز، چەند پارویەک نان یان چەند لیتر بنزینیان دەست بکەوێت. لەلایەکی دیکەوە گەورە شارێک وەکو زاهێدان ماوەی چەند حوتویە ئاوی نییە و بەرپرسانی ڕژیم تەنیا بەڵێنی درۆیان پێ ئەدەن. گیانەدەستانی دوو کرێکار لە شاری ئامۆل. ڕۆژی دووشەممە 19 مانگی پوشپەڕ، دوو کرێکاری کەندنی کارێز لە شاری ئامۆل بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان، دوو کرێکاری کەندنی کارێز کە ناسنامەیان ئاشکرا نەبووە لە قوڵایی دەمەتری زەوی لە شاری ئامۆل تووشی گازگرتووی بوون و گیانیان لەدەستاوە. جێگە ئاماژەیە کە ئێران لە بواری دابینکردنی ئیمنی شوێنی کار بۆ کرێکاران لە ریزی 102 وڵاتانی جیهان هەڵکەوتووە. بریندەربوونی 4 کەس بەهۆی ئاگرکردنی مەخزەنی قیری پاڵاوگەی بەندەر ئەباس. ڕۆژی دووشەممە 19 مانگی پوشپەڕ ئاگرێکی بەهێز لە مەخزەنی قیری پاڵاوگەی بەندەر ئەباس کەوتووەتەوە و بەهۆیەوە 4 ئەندامی هێزەکانی ئاگرکوژینەوە بریندار بوون. بەپێی راپۆرتی میدیاکانی ڕژیم، مەخزەنی قیری شێرکەتی ئافتاب لە پاڵاوگەی بەندەر ئەباس بە هۆکارێکی نادیار ئاگری گرتووە و 4 ئەندامی ڕێکخراوی ئاگرکوژینەوە لە کاتی هەوڵدان بۆ کنترۆڵکردنی ئاگرەکە بە سەختی بریندار بوون. شایانی باسەکە نۆژن نەکردنەوەی سیستەمەکانی پاراستن و بەرهەمهێنان بەهۆی سەرەفنەکردنی بودجە لە پێتروشیمی و پاڵاوگەکان هۆکاری سەرەکی ئاگرکەوتنەوە لەدەیان ناوەندی سەنعەتی ئێران بووە، بەڵام بەرپرسانی ڕژیم هەموو کات تەحریمەکانیان بە هۆکاری سەرەکی زانیوە. سەپاندنی سزای زیندان بەسەر توماج ساڵحی لەلایەن ڕژیمەوە. پارێزەری توماج ساڵحی ڕۆژی دووشەممە 19 پوشپەڕ ڕایگەیان کە ئەو هونەرمەندە بەندکراوە ببورن لە دادگای ئینقلابی تاران بە ئێفسادولفیل ئەرز تۆمەتبار و سزای 6 ساڵ و 3 مانگ زیندانی بەسەردا سەپاوە. بەپێی ئیبلاغیەی دادگای ئینقلابی تاران، توماج ساڵحی بە تۆمەتی ئێفسادولفیل ئەرز بە 6 ساڵ و 3 مانگ زیندانە محکوم کراوە و بەپێی یاسای سزادانی ئیسلامی زۆرترین سزا واتە 6 ساڵ زیندان بە لەبەرچاوگرتنی ماوەی ڕاگررتنی لە گرتوخانە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. ناوبراو هەروەها بە 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ قەدەغەی کاری هونەری محکوم کراوە. ناڕوونی چارەنووسی چەند چالاکی ژینگەی بەندکراو لە ئێران دوایین هەواڵمانە. خوشکی چالاکی ژینگەی دەستبەسەرکراو سام ڕەجەبی ڕۆژی ڕابردوو لە ئەکاونتی تویتری خۆی داڕایگەیاند 2000 ڕۆژ بەسەر کاتی دەستبەسەرکردنی براکەی و چەند چالاکی ژینگەی دیکە تێپەڕ دەبێت و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی راپۆرتەکان، نیلوفەر بەیاتی، هومەن جەوکار، ئەمیر حوسێن خالقی، تاهێر قەدیریان و سام ڕەجەبی 6 چالاکی ژینگەی هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە چالاکانی دیکە وەکو کاووز سەید ئیمامی، مۆراد تاهباز و عەبدولڕەزا کوهپایە زستانی ساڵی 96 هەتاوی لەلایەن ئیطلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزران. شایانی باسەکە ئیطلاعاتی سپای پاسداران ئەو چالاکە مەدەنیانەی باسی خۆڕی و هاوکاری لەگەڵ وڵاتانی دوژمن تۆمەتبار و دادگای ڕژیم سزای قورسی بەسەریاندا سەپاندە، بەڵام کاووس سەید ئیمامی لەژێر ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم لە زیندانی ئێڤین کوژرا و چارەنووسی ئەوانی دیکە بە ناڕوونی ماوەتەوە. بەڵی بینەرانی خۆشەویست، هەواڵەکان پێشکەشکران. کاتوسەتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.